ئێرە کەمپی سەردەشتە لەسەر چیای شنگال. 1400 خێزانی ئSD نزیکەی 7 ساڵە لەژێر ئەو خێمانە ژیان بەسەر دەبن. دوو مانگە وەزارەتی کۆچبەرانی حکوومەتی عێراق هاوکاریەکانی بۆ ئاوارەکانی ئەم کەمپە ڕاگرتووە و بڕیاری داخستنی کەمپەکەشی داوە. ڕاگرتنی هاوکاریەکان بۆ ئاوارەکانی سەرچیای شنگال تەنها خۆراکی مانگانەی نەگرتوتەوە، بەڵکو ئاو کارەبا و دا و دەرمانیش لەسەر ئەم کەمپە ڕاگیراوە. ئەمەش ژیانی ئاوارەکانی کەمپەکەی سەختتر کردووە. ظرفێکی زەحمەتم دەرباز بوون، جەمەدا زستانی گەرما هابینێ تەختۆرینینا كهرب نينا ظروف مقالك بزعمتها أم محتاج قالك تشتانا أم محتاج خدمات هبان أم محتاج بالتعويض هبان أم نكارين بقره جهة خو وارد خو أو إنسان بقره لازم عمارات هبي لازم دعم هبي لازم تعويض هبي لازم أمان هبي. وەزارەتی کۆچبەرانی حکوومەتی عێراق ئامانجی لە ڕاگرتنی هاوکاریەکان بۆ ئاوارەکانی سەرچیای شنگال تاوەکو خەڵکەکە کەمپەکە جێبێڵن و بگەڕێنەوە سەر ماڵەکانیان. ئاوارەکانیش دەڵێن ئەگەر حکوومەت هاوکاریان نەکات ئەوان لە توانایاندا نییە خانوەکانیان ئاوەدان بکەنەوە و بگەڕێنەوە سەر ماڵەکانیان لە ناو سەنتەری شنگال. ئەم هەموو یەخسیرن خودنا ئەم کارن بی خودی 1000 مال البەردا های بی خودی ژێ ناکێل بۆ باجانی خۆ بگرن ئێزیدیت بەلەنگازن یەک داعماوان نەکەن نکان خانیەکی چێکن نکارن شغڵێکی بکەن خانیت ما هەمووت خەراکرینە ئەمەچین کوێ دەری دەی ناکەنەوە چادرێ بێ دەرێ بم نانا چادرا منە بەربە ئەو دەژی هەموو خانیاقی بۆ بنێ شەفەرێ چ لێدا هەموو لاردێ ڕاستکردنیەوەکە بێ قادیە حەقە چمەوەی دریش ئەو باوانت نکانن چمی. قایمقامی بە وەکالەتی شنگال دەڵێت ئەگەر ڕێکخراوە خێرخوازیەکان بەهانای ئاوارەکانی سەرچیای شنگالەوە نێن ئاوارەکان ڕوبەڕووی ژیانێکی سەختتر دەبنەوە لەوەی ئێستا تێیدا دەژین. و 1400 عائلة ما سەرچیای شنگالێ ئەvە تقریبا دو هیوایە مساعداتێت ئینسانی سەروان قوتبوونە خلال قەناتەوە ئەم دەنگە خودی منەدەماتی ئینسانی و حقوق الإنسان جاوێوان ئیلێبێ و سەردانام خەیمە سەردەشتێ بکن لێن گەلک زەحمەت کێشانە و محتاجن جی گەلک جێ ناجیاتن گەلک جێ خانیێتوان فەجنیان نکارن چنە سەرگوندێ خۆ مالێت خۆ. لە دوای ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان و نەمانی هێزەکانی پێشمەرگە لە شنگال ڕێکخراوە خێرخوازیە بیانی و ناوخۆییەکانیش ئاوارەکانی سەرچیای شنگالیان جێهێشت. زیاتر لە 2 مانگە وەزارەتی کۆچبەرانی حکوومەتی عێراقیش ئاو کارەبا و دا و دەرمان و هاوکاریە خۆراکیەکانیشی بۆ ئاوارەکانی ئەو کەمپە ڕاگرتووە. گەیلان بۆتانی کورسات نیوز کەمپی سەردەشت سەرچیای شنگال.